كجناح يان واجبك ترك راوة يان كردويك حرام وأنجام دراوة أمش دو بشي يكم أو جناحانا ككفرين جاء آية أم جناح كفرينانا أو ابن كواجب وترك راون وكو خواي جورا فرمي ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون ما دام حكم خواي پروردگاری ترك كردو وازي له ناوا اما خوي چوتا دائره كفركوا اما يكو بيوترك كفر چونك تأثير لأصل إيمانك أكاتو اماش دو جورا يان اويا وكوتم واجبك لواجبكاني ترك كردوا مثلا كابرا شايتماني نهناو شايتمان هنان اصلي ايمانا فرزة شتيكي مأمورة فرمان بيكراو كأبي بيهن يان نوجنا كردن للاي علماني كفرميانا نوجنا كر كافرة چونك علمانش فرميانا بمجرد بواندي كنوجكاني ناكا تركي كردوا بي كافر بوا وكو إمام أحمد بن حنبل رحمة إخوائي به أفرمي هروها إمام ابن القيم رحمة إخوائي به لكتاب الصلاة مناصري أم راوبوشون فتواياك أنجا آية أو كاكا يعني بم ترك كردني واجبة بم واز ليهناني فرزيك لسري فرز بوا تصديقي قلبي لقلبي واتا لدلو درون قناعتي خويا براز قوي زاني بي بلام اموازي لديني يان لدلو درونا بدروي زاني بي پێچەوانەی ڕازگۆیەکە بێ حەقمان نییە بەسەر ئەوە هەروەکو جاری پێشوتم یان گومانی لێی هەبێ کە پێچەوانەی یەقینە چونکە باوەڕ ئەبێ لە دڵ و دەرونی ئینسانە بە شێوەیەکی دڵنیاییدا بمەزرێ نابێ گومانی تیابێت کە گومانی تێکەوت گومان خۆی کوفرە ئەمەش بەو شێوەیە ڕوونەبێتەوە یان ئەوەیە یعنی یان وتم گوناحە گەورەکە یان ئەوەیە فەرزێکی واز لێ هێناوە یان محرماتێکی ئەنجام داوە ئەمە دووەمیانە وەکو بۆ نمونە جوێندان بەخوای پەروەردگار محرماتە جوێندان بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام محرماتە نابێ توخنیکەوێ ئەگەر هاتوو ئەمەی کرد پێی کافرە بێ ئیتر ناپرسین لەوەی ئەوە تووڕە بۆ جنەی بەخوای گەورە داوە یا ئەوێ ئێمە تووڕەکە ئەو هەولی کوفری وتووە شتێکی ئەنجام داوە کە حکمی چۆتە سەر یان ڕۆیشتووە هانا و هاوارێکی بۆ بتێ بردووە بۆ شەخص و شێخ و مشایەکە بردووە یان قوربانی لە بەرپەی گەورە و مەزنێکا سەر بڕیوە بۆ قەبرێ سەر بڕیوە ئەمانە هەمووی ئینسان پێی کافرە بێ لەبەرەوە بێ ئینسان ئاگدار بێت چونکە ئەمە کارتێکردنی لەسەر ئەسڵی ئیمان هەیە کەوابوو هەر کەسێک گوناحێکی کوفرین بکە جا ئایا بە واز لێهێنانی فەرزێ بێ یان بە ئەنجامدانی محەڕەمێ بێ هەر بە مجرد ئەنجامدانی ئەو دەرکەوتنی ئەو گفتارە کوفرینە یان کردارە کوفرینە پێی کافرە بێ هەروەکو بە تەفسیل باسمان هێنایەوە کە ئیمام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەوەی شەرح کردن ئەنجا خوای پەروەردگار کە ئەم حکمەی داوە واتە کە ئەم حکمەی داوە ئەو کەسە کافرە ئەگەر هاتوو فەرزێکی منی واز لێهێنا یان محەڕەماتێکی منی ئەنجامدا کافرە نەیفەرمووە ئەوە پەیوەستە بە دڵ و دەرونیەوە کە ئایا باوەڕی وایە ئیشەکە حەڵاڵە کردوێتی یان پێی حرامە کردوێتی یان بە چ شێوەیەک عیلاقەی بەسەر دڵ و دەرونیەوە نییە هەروەکو ئیمام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی من كذب بآيات الله فقد كفر هەر بەوەندەی کەوا ئاياتی خوای گەورەی بەدرۆ خست بێتەوە پێی کافرە بێ هەروەکو وتمان ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ لە مەجموعی فتاوای باسی کردو هەروەها ئیمامی طەحاوی ڕەحمەتی خوای لێ بێ باسی کردووە کە فەرمێ ولا يخرج العبد من الإيمان إلا بجحود ما أدخله فيه ئەمە طبعا دلیل نییە لەسەر ئەوەی کە هەر کەسێک جحودی کردوێ واتە نکوری کرده به ئەنجا پێی کافرە بێت چونکە هیچ دلیلێک لەسەر ئەوە نیە هەروەها هەندێک کەسی تر کە لەم زمانەیە هەروەکو وتم ئیخوانی مەشرەبەکان یان ئەو کەسانەی کە ئێمە بە توندوتیژە ناسێنن ئەو کەسە چاوی لەوە نییە کە ئیمامی طەحاوی کە فەرموویەتی لا نكفر مسلما بذنب ما لم يستحله حساب بۆ ئەوە ناکە کە ئیمامی طەحاوی ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ ئێمە ئەو مسلمان بە گوناح بە کافر نازانین ئەگەر هاتوو گوناحەکەی بە حەڵاڵ نەزانی بوو ئەمە دەربارەی گوناحی بچووکە ئەو گوناحی کە مفەسیقەیە نەک مکەفرە یعنی ئەگەر هاتوو یەکێک قورئانی فڕێدایە ناو تەوالێتەوە
في كافر به. أما إمام ابن تيمية رحمة خوالي بالكتاب صارم المسلول إجماع علماء السلف نقلك هروها إمام ابن حجر هيتمي لكتاب الزواجر عن اقتراف الكبائر قولي متأخرين جليسان نقلكاتو كإنسان في كافر به أجر هاتو أم إي شيكر أما اشتكى علماء إسلام لسري متفق لسروي ككافر بوا في بوني بلين لا نكفر مسلما بذنب ما لم يستحله يعني أو أنجام دابه جناح كفرين كبي كافر بهروك إمام ابن تيمية رحمة خوالي به بتفصيل باسك يا سيدي مسألة ويك